چاڵاکوانێکی خۆبەخشی دیاری سنووری برادۆستە. خەڵک لە مەترسی هەبوونی کێڵگەی مین ڕێژکرا و ئاگادار دەکاتەوە. بۆکردنی گژوگیا بەهاریەکان زۆرترین خەڵک لەم وەرزەی ساڵ سەردانی ئەم ناوچەیە دەکەن. ئیشێکی مرۆوانیە کە ئەو ئیشێکەکەن خەڵک ئاگادارەکەنەوە خۆ دوور بێخن لە مەتکەکەی کە ئەلغامی لێیە لە بەرەوەی ئەوەندەی نانیتن کە کابرا خۆی لەسەدانێت یانکەن ئەندام ببیت یان تووشی زایرێک بیت. ئەم ئاسرا خۆشی مزوری نە هەمێ دیۆنۆژی تینیرە نەخۆ ئەم ئەو نێکوێن ماتیقەی نەبێژین وڵهی ئەم شەڕە زۆر نەکۆڵ کیرەیە کیرێ نییە بەس برۆدەڕۆت بینین وایکی تاوێت شەڕە زۆر بژیت ئەلغام لێرە نینە بەس قۆمۆ دوێیەکە لە چەند ڕۆژی ڕابردوو بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیدیۆیە کە چەند گەنجێک بۆ کردنی ڕێواز بە نێو یەکێک لە کێڵگە مین ڕێژکراوەکانی برادۆست دەگەڕێن زۆرترین کاردانەوەی هەبووە. بەهاریش نییە قوربانی گیانی و مادی نەبێت بەهۆی بوونی کێڵگەی مین ڕێژکراو. ئەم ڤیدیۆیەش جابیری چاڵەکوانی هێناوەتە گۆشینە تا خەڵک لە مەترسی هەبوونی کێڵگەی مین ڕێژکراو ئاگادار بکاتەوە. بڵاوبوونەوەی چەند ڤیدیۆیەک کە بەداخەوە خەڵکێک سەرکێشی بە ژیانی خۆی دەکات لە پێناو چەند دەستکێک ژوگایەکی بەهاری دەچێتە ناو مین و تەقەمەنیەکان و ینی حساب بۆ ئەوە ناکە کە ئایا ئەگەر مینێک تەقی چ کارە ساتێک ڕوودەدا یاخود ینی ژیانی ئەو لە مەترسیدایە لەبەر ئەوەی ئەو ینی کاتێک دەچێتە ناو مین و تەقەمەنی حسابی ئەوە ناکە کە ڕەنگە ئەو کەسە ببێتە قوربانی ڕەنگە 38 ساڵە سنووری برادۆست مین ڕێژ کراوە. لە ئامارەکانی دەستگای مینی پارێزگای هەولێریش 382 کێڵگەی مین ڕێژکرا و تۆمارکراون. هێشتاش 371 کێڵگەی مین مەترسین بۆ خەڵکی ناوچە سنووریەکان. لە چەند ڕۆژی ڕابردووش سێ هاوڵاتی بەهۆی مینی چێندراو لە سنووری برادۆست بریندار بوون. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.